هەندێکی کوردی هەیە دەڵێت هەڵگرتنی بەردی گەورە نیشانەی نەهاویشتنە. پرسیارێکی جەوهەری، ئایا پارتی 1 ملیۆن دەنگ بەدەستێنێت؟ وەرم با پێتان بڵم چۆن پارتیە توانێت کات بۆ ئەوەی کە 1 ملیۆن دەنگ بەدەست بێت. ئەم جارە بە دوو هۆکار دەنگەکانی پارتی هاڕاکە بە شێوەیەک کەس تەسەووری نەکردووە. ئەگەر لە ڕۆژی هەڵبژاردن تەزویر نەبێت و 2 ڕۆژ پێش هەڵبژاردنیش نەچنە وڵاتی تورکیا و ڕێککەوتن نەکەن، ئەوە دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان هاڕە دەکەن. لەوانەیە بپرسیت و بڵێ چۆن شتیوا بێ. شاری هەولێر ژمارەیەک عەشیرەتی گەورەیە وەک برادۆستی، بارزانی، سوورچی، هەرکی و ژمارەیەک عەشیرەتی دیکە. برادۆستیەکان هەرچەندە پارتی بەردەوام هەوڵی داوە ئەم عەشرەتە بۆ بەرەی خۆی ڕابکێشێ، بەڵام یەکێکن لەو عەشیرەتانەی کە بەرامبەر پارتی وەستاونەتەوە و هەرگیز دەنگ نادەن بە پارتی دیموکراتی کوردستان. پەیوەندی نێوان پارتی دیموکراتی کوردستان و عەشیرەتی سوورچیش ئاڵۆز و فرەڕەهەندە و بەهۆی ئەوەی کە پارتی لە ڕابردووە قەتڵ و عامی کردن دەنگیان نادەن. یەکێک لە ڕووداوە هەرە دیارەکانی نێوان پارتی و عەشیرەتی سوورچی تیرۆرکردنی حوسێن ئاغای سوورچی سەرۆک عەشیرەتەکە بوو کە خیانەتی سیوێکی ئابی بە دوای خۆی داهێنا. هەر بۆیە ئەم عەشیرەتە تاوەکو ئێستا ڕووداوانەیان بیر نەچۆتەوە و هەر بۆیە نەچوونەتەوە بەلای پارتی دیموکراتی کوردستانە و دڵنیشیان بەو هێزە بەرداوە. هەرکیەکانیش دڵیان لە پارتی شکاوە بەهۆی ئەوەی کە بەشێکیان شاربەدەر کراون و بەشێکی دیکەشیان هێرشیان کرایە سەر و ڕوبەڕووی دۆخێکی ئاڵۆز بوونەوە. بەڕای تۆ بێ ئەم عەشیرەتانە پارتی دەتوانێت 1 ملیۆن دەنگ بەدەست بهێنێت؟